بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە داهاتووی دۆخی عێراق و هاڵۆزیەکانی ناوچەکەش دەکەن. لە مانگی ڕابردوو زۆر قسە لەسەرەوە دەکرا لە مانگی ئەیلول گۆڕانکاری لە عێراق ڕوو دەدات و عێراق لە بەردەم تەقینەوەدایەوە ناوچەکەش زۆر جار لەلایەن بەشێک لە دەسەڵاتدارانی هەرێمیش باسی لێ دەکرا. ئێستا دوای کشانەوەی بەشێک لە هێزەکانی ئەمریکا لە بەغداد لە ئەنبار ئایا هیچ بەڕێوەیە و ئایا مەترسی سەرهەڵدانەوەی داعش هەیە و ئایا جارێکی هاڵۆزیەکانی ناوچەکە دروست دەبنەوە یاخود دوای هێرشەکەی سەر قەتەر تا چەند بێمتمانەی دروست بووە لە بینی وڵاتانی عەرەبی و ئەمریکاش. ئەمڕۆژ سعودیە و پاکستان ڕێکەوتنێکی استراتیجیان واژۆ کردووە کە لایانی ئەمنیش لە خۆی دەگرێت و لە ناوچەکەش ئایا هیچ بەڕێوە هیچ پێشاتێکی نوێی ئەمنی بەڕێوەیە. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز فەریق جەبار یاوەر پسپۆڕی بواری سەربازی قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک جەبار بەخێر بێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. ئەگەر سەرەت تا سەرنجی بەڕێز بزانم لە مانگی هەشت لە مانگی ڕابردوو زۆر باز لەوە دەکرێت کە لە مانگی ئەیلول دۆخی عێراق دەتەقێتەوە بە تایبەت لە سەروبەری کشانەوەی هێزەکانی ئەمریکا بە پێی ئەو ڕێکەوتنی کە کرابوو و باسی سەرهەڵدانەوەی داعش دەکرا. هیچ پێشاتێکی ئەمنی نوێ هەیە سەبارەت بە عێراق؟ سڵاو لە بەڕێز، سڵاو لە گشت بینەران، سڵاو لە کەسوکاری سەربەرزی شەهیدان، سڵاو لە هەموو هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی پاراستنی هەرێمی کوردستان، سڵاو لە کەمەندامانی سەنگەر و کەسوکاری بێسەر و شوێنەکان کە داواکاری لە خۆی گەورە کە بە ساڵ و سڵامەتی بگەڕێنەوە بۆ نێو ماڵ و منداڵی خۆیان. دیارە ئەم پێشبینیانە پێشبینی هەندێک لێ کۆڵینەوە لەر یان هەندێک ڕۆژنامەنووس یان هەندێک سیاسی یان زۆر جارەیە هەندێکی ئەندام پەرلەمان. طبعاً ئەو پێشبینیانە مەرج نییە بڵێن وەکو ئەو کەسەی کە پێشبینیەکە بەو شێوازە لەسەر ئەرزی واقعدا بێت، چونکە زۆر جار هەیە هەندێک پێشبینی پشت ئەبەستی بە گریمانە، ئەو گریمانانش ڕەنگە واقعی نەبن. زۆر جار ئێمە بینیمان لە کاتی شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێراندا هەڵڵایەکی زۆر گەورە لە سوسیال میدیا دروست کرا و زۆر کەس بڵێن لە هەموو جۆرەکانی ناو کۆمەڵگا، یعنی ترکە سیاسی بێ، پەرلەمانتار بێ، خەڵکی بڵێنتر بێ، بڵێن ئەوانەی کە خۆی بە سیاست مەدار ئەزانێ، زۆر جار باستەوەیانە کرد کە چاوەڕێەوە بوون بە یعنی حتا تەنانەت بانگەشەیەوەیان دەکرد کە ئاڵ و گۆڕێکی زۆر گەورەیە بێ و نەخشەی ناوچەکە ئەگۆڕێ و ئێران ئەڕوخێ و عێراق ئەڕوخێ و ینی پێشبینی شتی زۆر سەیرەکرا ینی لەو بابەتە و بینیمان کەواش دەرنەچوو، ینی شەڕەکە دوایی ڕاگیرا و ئەو پێشبینیانەی کە باسکران واقعی نەبوون و هیچی لەو ئەو پێشبینیانە جێبەجێ نەکران. دیارە تاکو ئێستا لەسەری ئەرزی واقع وەکو باس ئەکرێ پاش کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراقدا شڵەژاوی دروست دەبێ یان جارێکی تر داعش سەر هەڵەداتەوە، طبعاً هیچ ڕووداوێکی دیاریکراو لەسەر ئەرزی واقعدا نییە. ئەمجا با ئێمەش ڕوونی کەینەوە، ینی بە حەقیقەت ئەم بابەتەی کە زۆر باسەگرێ کشانەوەی هەموو هێزەکانی ئەمریکا لە عێراقدا. جارێک یەکەم کشانەوەی هێزی ئەمریکا نییە بەتەنیا، ئەمە ڕێکەوتنێکە لە نێوانی عێراق و لە نێوانی وڵاتانی بڵێن هاوپەیمانیەتی شەڕ دژی داعش. طبعاً لە ساڵی 2014 بالتەحدید یعنی بە دیاریکراوی لە مانگی هەشت پاشەوەی داعش پەلاماری عێراقدا و ناوچەیەکی فراوانی لە عێراقی خستە ژێر دەسەڵاتی خۆی، بە تایبەتی لە مووسڵ و لە سەلاحدین و لە کەرکووک و لە ئەمبار و لە دیالاش بە هەمان شێواز و گەیشتە سەر دەواازەکانی بەغا. لەو کاتەدا بڵێن هاوپەیمانەتی شەڕدژی داعش دروست بوو. ئەو هاوپەیمانەتی لە نزیکەی زیاتر لە 70 وڵاتی دنیادا دامەزرا بە سەرکردایەتی ئەمریکا. ڕێکەوتنێک کرا لە نێوانی عێراق و لە نێوانی ئەو هاوپەیمانەتیە کە ئەوان بێنە عێراق و پشتیوانی هێزەکانی عێراق بکەن و هێزی پێشمەرگەی کوردستانیش دوایی تەعام بکەن بۆ ئەوەیە کە
بۆ شەڕدژی داعش. طبعاً ئەم پشتیوانیەش پاشەوەی ئەو هێزانە هات هەمە جۆر بوو، هەم لە ئاسمانەوە بوو چکە فڕۆکەی جەنگیان هێنا، هەم چاودێری فڕۆکەی چاودێری ئاسمانیە بوو، هەم لە ڕووی هەواڵگیریەوە بوو، هەم لە ڕووی چەک و تەقەمەنیەوە بوو، هەم لە ڕووی مەشق پێکردنی هێزەکانی سوپای عێراق و هەموو هێزەکانی تر و هێزەکانی پێشمەرگەش لە هەرێمی کوردستان، هەم پشتیوانی مادیش دواییش بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستانیش ئەو هەوپەیمانەتیان ئەمریکا ئەتوانم بڵێم پێشکەشی کرد. طبعاً ئەمە وەکو باسم کە ڕێکەوتنێک بوو. پاش ئەوەی لە دوای کۆتایی 2017 ئەو ئیمارەتەی بە ناوی ئیمارەتی شام و عێراقدا هی داعش لە ناوچوو و کۆتاییات و هیچ ئەرزێک بەدەست داعشەوە نەمان نە لە عێراق نە لە سووریا بە شێوازێکی گشتی وردە ئیتر کارە تیرۆریستیەکانی داعش پاشەکشەیان کرد و زۆر کەم بوونەوە کە ئێستا ئاماری ئەم ساڵەوە تایبەتی لەم 9 مانگە تا ئێستا داعش 29 کردەی تیرۆریستی ئەنجامداوە کە یەک بریندار هەبووە. یعنی ئەگەر بەراورد دیکەین بە شەڕەکانی ساڵەکانی 2017 و 16 و 15 و 14 بەراوردات ناکرێ، حتا لەگەڵ 2018 و 2019 بەراوردیکەین هەر بەراوردێک ناکرێ. ینی ئەمە بەڵگەیە کە داعش بەڵێ ماوە وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی و هەڕەشەیە هێشتا لەسەر ئاسایشی عێراق، سووریا، هەندێک وڵاتی تری عەرەبی وەکو لیبیا، مەسر، ئێران، ناوچەکانی تری ئەوروپاش بە هەمان شێوە چونکە ئەو خۆی بە ڕێکخراوی تیرۆریستی جیهانی ئەزانێ. بەڵام لە داعش لە ئەو پەڕی لاوازی و بێتوانایی خۆیدا لەبەرەوەی عێراق پاش گفتوگۆیەکی لەگەڵ وڵاتانی هاوپەیمانی شەڕدژی داعش و بە تایبەتی لەگەڵ ئەمریکا گەیشتنە ڕێکەوتنێک بە ناو ڕێکەوتنی ئیطاری استراتیجی لەگەڵ ئەمریکا و لەو ڕێکەوتندا وا بڕیاردرا کە بڵێن پشتیوانیکردنی ئەمریکا بۆ عێراق لە ڕێی ئەو ڕێکەوتنەوە بێت. یعنی و ئەمجا جگەل لەگەڵ ئەمریکا لەگەڵ فڕەنسا و لەگەڵ ئەڵمانیا و لەگەڵ ئیتالیا و لەگەڵ بریتانیا عێراقش بە هەمان شێواز ڕێکەوتنی سونایی یعنی دوانەیی ئەنجام کرد و عێراق داوای کرد کە وردە ئیتر هێزەکانی هاوپەیمانان کۆتایی بە ئەرکەکانیان بێنن لە عێراق و ئەوەش لە ئەسەر ئەساسی چی لژنەیەکی هاوبەشی باڵای لە هاوپەیمانان بەسەرکردایەتی ئەمریکا و لژنەیەکی ئەفسەرانی باڵای عێراق لە هەموو دام و دەستگاکانی عێراق دروست بوون پاش ئەوەی لێکدانەوەیان کرد بۆ هەلومەرجی ئەمنی لە عێراقدا و بە هەرێمی کوردستانیشەوە جگەل لەوەش لێکدانەوەیان کرد بۆ تواناکانی هێزەکانی عێراق بە هێزی پێشمەرگە و ئەمجا دوایی لێکدانەوەیان کرد بۆ هەڕۆشەکانی داعش گەیشتنە ئەو ئەنجامەی ئەو ڕێکەوتنەی کە لە مانگی 9 هاوپەیمانەتی شەڕدژی داعش لە عێراقدا کۆتایی پێبێنن، یعنی بە تایبەتی لە ناوەڕاست و خوار و عێراق. کاک جەبار ئێستا کشاونەتەوە هێزەکانی ئەمریکا لە عێراق و لە ئەنبار ئەسەد و ئەو فڕۆکەخانەی کە هەبوو لە عێراق چۆڵیان کرد و ئەو هێزانەی کە چۆڵی کرد لە عێراقدا بەشێکی ڕۆشتەوە بۆ ناوچەکانی خەلیج، بەشێکی ڕۆشتەوە بۆ سووریا و بۆ ناوچەکانی ڕۆژاوە، بەشێکی دێتە هەرێمی کوردستان جێگیر دەبێ بە پێی ئەو ڕێکەوتنە هەتا کۆتایی ساڵی 2026 و ئەمجا دوایی کۆتایی ساڵی 2026 بە ئیتر بەهی ئەو هەوپەیمانەتێ بە یەکجارەکی عێراق بەجێهێڵێ. ئیتر ئەمە خۆی نەسێکی ڕێکەوتنە، ئەوە نییە بڵێن وەکو ساڵی 2000 و کۆتایی 2011 لەو پەڕی گەرمەی شەڕی قاعیدە لە پڕە ئەمریکا نزیکەی زیاتر لە 6,000 لە هێزەکانی خۆی لە عێراقدا کشاندەوە بەرەو ئەمریکا. ئەسڵەن خۆی ئەمریکا لەم دواییدا هەموو هێزەکانی لە عێراق لە نێوانی 2500 تا 3000 جەکداریە بودەنە باقیەکە هەموو ڕاوێژکار و مەشق پێکراو بووە. باشە کاک جەبار ئەو باسی داعشت کرد کە بڵێن ئێستا تا ڕادێک لاواز بۆ بەڵام مەترسی شێرماوە لەو ڕۆژانش بەڕێزت لەگەڵ قاسم عەرەجی سەدانت کرده بوو ئەوان هیچ مەترسیێکیان هەیە جگەر لە هێرشی بۆن منە داعش باسی هێرشی ئیسرائیلیش دەکرا بۆ سەر عێراق هیچ مەترسێک هەیە لە عێراقەوە یاخود ئەوە ڕوو بدات؟
مەسەلەی طبعاً هێرشی ئیسرائیل بۆ سەر عێراق ئەمە بالۆرەیە کە ماوەیەکی زۆرە لێ ئەدرێتەوە و هەموو جارێک لە سوسیال میدیا و لە هۆکارەکانی ڕاگەیاندن بڵاوە بێتەوە، بەڵام شتێک نییە بە فەرمی بڵێن حکوومەتی عێراق خۆی وا بڵێ، یعنی دام و دەستگا ڕسمەکانی عێراق وا بڵێن و بە پێ زانیاری هەواڵگیری بێ، یان شتێک نییە ئیسرائیل خۆی بەڕەسمی لەلایەن سەرۆکی وەزیرانی ئیسرائیل یان وەزیری بەرگری ئیسرائیل ئەوان بڵێن ئێمە لە عێراق دەدەین. بەڵام لە کاتی شەڕی غەزەدا لە سەرەتادا و لە کاتی شەڕی بڵێن ئەو شەڕانە کە فراوان بوون لەو ناوچەیە، بەڵێ ئەو کاتە هەندێک بڵێن نامەی ڕەسمی لە ڕێگای کەناڵەکانی پەیوەندیەکانی بە تایبەتی وەزارەتی دەرەوەی عێراق یان لە ڕێگای ئەو ڕاوێژکارە سەربازیانە یان ئەو فەرماندە سەربازیانی ئەمریکا کە لە ناوچەکەدا بوون و سەرپەرشتی و پەیمانەتی نێودەوڵەتی شەڕی دژی داعشیان نەکرد، ئاگداری عێراقیان کردەوە کە ئەگەر ئەو گروپە لاسارانەی کە گوێڕایەڵی فەرمانەکانی فەرماندەی گشتی هێزە جەکدارەکانی عێراق نین و جارجار ڕۆکێت ئەنێرن بۆ ئاهاوێژن بۆ ناوچەکانی باکووری ئیسرائیل یان جارجار ڕۆکێت ئەنێرن یان هەماهەنگی و هاوکاری بڵێن ئەو کاتەی لەو شەڕانە حەماس ئەکەن یان حیزبڵڵا ئەکەن یان پێش ڕووخانی بەشار ئەسەد هاوکاری هێزەکانی بەشار ئەسەد ئەکەن، ئەو کاتە بێگومان هەندێک هەڕەشە وەکو نامەی هەڕەشە ئاراستەی عێراقەکرا کە ئەگەر ئەوانە وازنێنین ئێمە ناچارین لە بنکە و بارەگاکانی ئەو گروپانە ئادەین کە ئێستا ئەمڕۆ بە پێی ئەو هەواڵانەی کە بڵاو کرایەوە بە تایبەتی لەلایەن ئەمریکاوە دیارە ئەو گروپانە چێن کە خرانە لیستی تیرۆرەوە کە بەڕەسمی لەلایەن ئەمریکاوە. طبعاً زۆر جار هەڕەشە زیاتر لەم گروپاناکرا، ئەوانەی کە ئێستا بڵاو بوونەتەوە کە تایبی حیزبڵڵان و کە تایبی سەید شوهەدان و کە تایبی ئیمامی عەلین و ئەوانەی ئەم مەجموعانەی کە بڵێن ئەو لە کاتی ڕووداوەکان کە باسم کرد، لە کاتی ڕووداوەکان و لە کاتی شەڕەگەرمەکانی غەزە یعنی ئەو کاتە پشتیوانی خۆیان ناوناوە بە گروپی لایەنگیری گروپی مقاومەی ئیسلامی و ببوون بە هەڕەشەیەک بە حساب بۆ سەر ئەو وڵاتانە و ئەمریکاش هەر دەیگوت ئەوانە هەڕەشەن بۆ سەر بنکە و بارەگاکانی ئێمەش، چونکە زۆر جارەیە بڵێن یان ڕۆکێت یان فڕۆکەی بێفڕۆکەوانیان ناردووە بنکەکانیان ئێمەیان لە عێراق و لە سووریا وەختی خۆی کردووە بە ئامانج. باشە کاک جەبار بە پێی ڕێکەوتنەی کە بەڕێزت باسی کرد بۆ کشانەوە هێزەکانی ئەمریکا تا کۆتایی 2026 دەبێت لە هەرێمیش بکشێنەوە یاخود تایبەتمەندیەک دەدرێ بە هەرێم؟ طبعاً ئەمە من زۆر جار ئەمەم ڕوون کردوێتەوە. طبعاً ئێمە هەرێمی کوردستان دەوڵەت نین، ئێمە هەرێمێکین و بەشێکین لە دەوڵەتی فیدراڵی عێراق. بە پێی دەستوری عێراق بابەتی هەماهەنگی یان بابەتی ڕێکەوتنی ئیمزاکردنی ڕێکەوتنی ئەمنی یان ڕێکەوتنێکی بەرگری لەگەڵ وڵاتانی دراوسێ و وڵاتانی جیهان بە شێوازێکی گشتی ئەم دەستور ئەمە دائەنێ بە بابەتێکی سیادی، یعنی ئەیژێرتەوە بۆ حکوومەتی فیدراڵی عێراق. یعنی هەرێم بە تەنیا بە پێی دەستوری دەوڵەتی فیدراڵی عێراق ناتوانێت هیچ ڕێکەوتنێکی ئەمنی یان بەرگری لەگەڵ هیچ وڵاتێکی دنیا بکە و تەنانەت لەگەڵ وڵاتانی دراوسێش بکە بە تەنیای خۆی ئللا لە ڕێگای حکوومەتی فیدراڵی عێراق و ڕەزامەندی حکوومەتی فیدراڵی عێراقەوە. ئەمە ئەوەسێتەوە سەر ڕێکەوتنەکەی نێوان عێراق و لە نێوانی ئەمریکا و ئەو وڵاتانەی تر. وەکو باسم کرد بە پێی ئەو ڕێکەوتنە ماوەی کات
دیاری کراوە کات دیاری کراوە طبعا ئەمە ئەم ڕێکەوتنە لە ساڵەکانی پێش 2025 جێبەجێ یعنی بڵێن ئیمزا کراوە لەلایەن لە نێوان عێراق و لە نێوان ئەو وڵاتانە پاش چەندەها دانیشتن لە ئەمریکا و لە عێراق و دروستکردنی چەندەها لیژنەش بۆ دراسەکردنی هەلومەرجی ئەمنی لە عێراقدا بە شێوازی گشتی کە بڵێن هاوپەیمانەتی نێودەوڵەتی بۆ شەڕ دژی داعش کۆتایی بە ئەرکەکانی خۆی ئێهێنێ لە عێراقدا هەتا مانگی نۆی 2025 بەڵام بەشێک لە هێزەکانی ئەباتە کوردستان بۆ پشتیوانیکردنی ڕۆژاوا ئەیباتە کوردستان و ڕەنگە لە بنکەی حەریر جێگیری بکە هەتاکو ماوەکەی چەندە هەتا کۆتایی ساڵی 2026 یعنی ئەرکی ئەو هێزانش لە هەرێمی کوردستان لە ساڵی 2026 یعنی کۆتایی ساڵی 2026 بەپێی ئەم ڕێکەوتنە کۆتایی دێت ئەمجا ئەگەر لەو کاتەدا ڕێکەوتنێکی تر کرا لە نێوانی ئەمریکا و عێراق کە بەشێک لە ڕاوێژکارەکان یان مەشق پێکارەکانیان بمێننەوە ئەوە ئەبێت ئەو ڕێکەوتنە لە نێوانی عێراق و ئەمریکا بکرێ یعنی ڕێکەوتنی دوولایەنەیە وەکو باسم کرد ئێستا ڕێکەوتنێک هەیە کە پێڵێن ڕێکەوتنی ئیتاری ئیستراتیژی لە نێوانی عێراق و ئەمریکایە طبعا بەس بابەتی سەربازی نایگرێتەوە بابەتی سەربازیە بابەتی ئەمنیە بابەتی ئیقتصادیە بابەتی نەوتیە بابەتی سقافیە بابەتی دیبلۆماسیە ئەمانە هەموو ئەگرێت ئەو نابینین ئێمە ڕۆژانە ئەبینین کۆمپانیەکانی ئەمریکا دێن ڕێکەوتن ئیمزاکەن لەگەڵ عێراقدا بۆ بەرهەمهێنانی زیادکردنی بەرهەمهێنانی نەوت بۆ زیادکردن بەرهەمهێنانی گاز بۆ مەسەلەی کەهرەبا ینی ئەمڕۆ دوێنێ کۆمەڵێکی ڕێکەوتنی لەو شێوازە ئیمزا کراوە لەبەرەوەی ئەم بابەتە وەکوتم چونکە بابەتێکی سیادیە بە پێی دەستور ئەبێ ڕێکەوتنەکە لە نێوانی عێراق و لە نێوانی ئەو وڵاتانە بێت باشە کاک جەبار لە ماوەی ڕابردوودا هێرشی ئیسرائیل هەبوو بۆ سەر قەتەر و بۆ بامانزگرتنی سەرکردەکانی حەماس بزوتنەوەی حەماس جۆرێک لە بێمتمانەی دروست بووە پێت بە ئەمریکەکان بە تایبەتی کە قەتەر وڵاتانی تر پێشتر 5 تریلیۆن دۆلاریاندا بە ترامپ هەموو وڵاتانی عەرەبی ئەم ڕۆژ ڕێکەوتنێکی کرابوو لە بینی پاکستان و سعودیە جۆرێک لە بێمتمانەی دروست کردووە لە کاتێکە سیستەمی بەرگری ئەمریکی بڵێن سیستەمی ئاسمانی بەرگری ئاسمانی لە قەتەر هەیە لە وڵاتانی عەرەبی هەیە طبعا دیارە لەو ڕۆژەوە کە ئەم ڕووداوە ڕوویداوە لە قەتەر بڵێن شەڵەژانێک دروست بووە هەم لە ڕای گشتی دەوڵەتانی عەرەبی بە شێوازێکی گشتی هەم ئەتوانم بڵێن شەڵەژانێک لە گوتار و وتاری هەم لە ئیسرائیل و هەم لە ئەمریکای دروست بوو چونکە چەندەها جار لێدوانی دژبەیەک ئەدرا هەندێک جار دەیانگوون ئەمریکا لە یەکەمین بڵێن لە کاتی پلاندانان بۆ ئەمێرشە ئاگدارە و ئیسرائیل بێ ڕەزامەندی ئەمریکا ناتوانانی ئەم کارە ئەنجامدا دوایی لە ئەمریکا دوسێ هەر لەو کاتەدا دوسێ لێدوانی دژبەیەک هەندێک ئەگوتراکە ئاگدار نییە هەندێک ئەگوتراکە ئاگدار لە ئاخر یعنی لە ئاخر لە عەزا ئاگدار کراوە ئیسرائیلیش بڵێن لێدوانەکانی لە یەک جیاواز بوون مەسەرەن ئەمە ئاخر لێدوانی ئەم ڕۆی بڵێن سەرۆکی بنیان نەتانیاهو باس لەوە دەکا کە ئەڵێ ئەو کارە ئێمە بووین ڕاستەوخۆ و هیچ پەیوەندی بە ئەمریکاوە نیە بەڵام بە حەقیقەت من وەکو ڕای خۆم وەکو ڕایەکی شەخصی ئیسرائیل ناتوانێت هیچ هەنگاوێکی شەڕ بنێ لەگەر هەڵوڵاتێکی دنیا و لە دەرەوەی سنووری خۆی بەبێ ئاگداری ئەمریکا و بەبێ پشتیوانی ئەمریکا و زۆری وڵاتی ئەوروپی تریش چونکە یعنی لە دوای شەڕی غەزەوە زۆر بە ئاشکرا یعنی ئەمریکا لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی ئەو جارانەی کە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئەگەیشتە بڕیارێک ئەو ڤیتۆی دژی بڕیارەکانی
وەرەگرت ئەمجا چەک و تەقەمەنی بە بەردەوامی ئەنارد بۆ ئیسرائیل، یعنی بڵێن چونکە ئیسرائیل توانای بڵێن بەرهەمهێنانی ئەم هەموو جۆرە چەک و تەقەمەنیە بە بەردەوامی نییە، هەم لە بواری فڕۆکەی جەنگیەوە تەقەمەنی بۆ فڕۆکەی جەنگیەوە، ڕۆکێتی بڵێن باریستیەوە، درۆنەوە، ئەمجا بۆ دژە ئاسمانی لەوە. ڕاستە ئیسرائیل توانایەکی گەورەی هەیە لەو بوارانە و ئیمکانیەتێکی گەورەی هەیە، بەڵام بەبێ پشتیوانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا بە تایبەتی ئەبینین زۆر جار هەیە ئەڵمانیا بە هەموو توانای خۆی پشتیوانی ئیسرائیل دەکات، فڕەنسایە، بریتانیا، ئەو وڵاتانی تر، لەبەر ئەوەیە ناشتە عەقڵەوە کە بڵێن ئیسرائیل پلانێکی وادانێ کە زیاتر لە 15 فڕۆکە 1800 میل ببڕن و بەسەر چەند ناوچەیەکی وڵاتانی دنیادا تێپەڕن، بە تایبەتی ئاسمانی عێراق و سووریا کە لەلایەن ئەمریکاوە کۆنتڕۆڵ کراوە و دوایی بڕۆنە قەتەر لەوێ کە ئێمە هەمومان نەزانین تەنانەت ئاسمانی قەتەر و هەموو دژە ئاسمانیەکان لە قەتەر هەمووی چەکی ئەمریکیە و پشتیوانی ئەمریکیە، یعنی لەبەرەوە ناشتە عەقڵەوە بڵێ ئەوان ئاگایان لەو کردە سەربازیە نەبووە. بەڵام وەکو باسم کرد ئێستا هەوڵ ئەدەن، چونکە بە حەقیقەت وەکو باسم کرد زۆر بڵێن ڕەتفعلێکی بەرامبەر ئەو بابەتە هەم لەسەر جادەی وڵاتانی عەرەبی هەم لەسەر جادەی وڵاتانی ئیسلامی بە شێوازێکی گشتی دش بەم کردەوەیە کە قەتەر یەکێک لە وڵاتانەیە کە ڕۆڵێکی گەورەی هەبووە بۆ وەساتە، یعنی بۆ بڵێن گەیاندنی سەرکردایەتی حەماس و لایەنی ئیسرائیلی بۆ ئاشتی و بە تایبەت لەسەر داوای ئەمریکا و بە تایبەتی ئەو ڕۆژەی کە ئەو شوێنە لێدرا بڕیار وا بووە وەفدی ئەمریکی و وەفدی ئیسرائیلی و وەفدی فڵستینی بەیەکەوە دانیشن حەماس دانیشن بۆ ئەوەی ڕێککەون لەسەر مەسەلەی ڕاگررتنی شەڕ لە غەزە و تەسلیمکردنەوەی بارمتەکان. لەبەرەوەیە وەکو باسم کرد ئەم کردە سەربازیە کە سەرکەوتوش نەبوو باسڵ، چونکە نەیتوانی ئەو سەرکردانی کە ئەیانویست ئەو عملیە کە چەند مانگێکە خۆیان بۆ ئامادە کردووە نەگەیشتە ئامانجی خۆی، بەڵام بەعەکسەوە سەرڕای نەگەیشتۆتە ئامانجی خۆی بۆ مایەی زەرەرێکی زۆر گەورە بۆ ئیسرائیل و بۆ ئەمریکا و بۆ ئەو پەیوەندیەی کە هەبوو لە نێوان زۆر وڵاتی دنیا کە ئەیانویست بە تایبەتی تەطبیعی علاقی خۆیان لەگەڵ ئیسرائیلە بکەن کە ئێستا پاش کشەیان کرد زۆر لە وڵاتانە و ببینە لەو کۆبوونەوەی بە پەلەی وڵاتانی ئیسلامی کە کۆمەڵێکی بڕیاری لێ دەرچووە ئەگەر ئەو بڕیارانە جێبەجێ بکرێن کە بەڕاستی بۆ تەمایی زەرەرێکی گەورە بۆ ئیسرائیل و بۆ ئەمریکا، ینی وەکو دەرئەنجامێک بۆ ئەم کردە سەربازیە. باشە کاک جەبار ئەگەر ئێستا بڵێن شەڕ ئیسرائیل شەڕی فراوان کرد، پێشتر لە غەزە هەبوو جینۆسایدێکی زۆری کردووە، هاتە لوبنان، سووریا، ئێران، دوایی قەتەر. لە دەرەنجامی بڵێن شکستی سەربازیە ئێستا لە ڕوش سەربازیەوە لە غەزە ئیسرائیل تووشی شکست بووە کە نەیتوانیوە ئامانجەکانی بەدیبێنی، بۆیە بڵێن شەڕەکەش بەرفراوانی کرد لە ماوەی ڕابردوو. ئەمە خۆی حەقیقەت زەرەرێکی گەورەیە، چونکە لە بەرژەوەندی ئیسرائیل نییە تۆ بڵێن پانتایی جوگرافی فراوان دروستکەی بۆ ئەو شەڕەی خۆت، یعنی چونکە هەموو لایەک ئەزانی یەکەم ئیسرائیل وڵاتێکە لە ڕووی پانتای جوگرافیەوە بچووکە، یعنی ئەگەر بەراوردی کەین لەگەڵ وڵاتانی تر کە ئێستا تووشی شەڕ بووە، یعنی ڕاستەوخۆ تووشی شەڕ بوو لەگەڵیان، مەسەڵەن لەگەڵ بەراوردی کەین لەگەڵ ئێرانە، ئێران بەدەیان جار پانتایی جوگرافی ئێران لە پانتایی جوگرافی ئیسرائیل بڵێن گەورەترە. جگەلەوە ئەگەر بینە سەر ژمارەی دانیشتووان یان ژمارەی هێز، ئێران بەدەیان جار زیاترە لە ژمارەی دانیشتوانی ئیسرائیل. ئیسرائیل پانتاییکی بچووکی ئەو نزیکەی 9 ملیۆن کەسن ئەوانەی کە دەژینە،
يعني لە قانجازی ئیسرائیل نییە کە بە حقیقت بڵێن جوگرافیە یعنی پانتایی جوگرافیای ئەو شەڕە فراوان کە پەلاماری ئێران بداتە پەلاماری سووریا بدا پەلاماری لوبنان بدا پەلامە خۆی لە شەڕە لەگەڵ غەزەیە هەڕەشە لە عێراق بکە هەڕەشە یعنی ئەمە قانجازی لە کۆتاییدا بە زەرەری ئیسرائیلدا ئەگەڕێتەوە چونکە دوژمنێکی زۆری بۆ پیا ئەبێ یعنی لە جیاتی ئەو بتوانێت دوژمنەکانی خۆی ئابلوقە بدا و کەمی کاتەوە ئێستا پانتایی دوژمنەکان بۆ ئیسرائیل زیاد دەکە ئەگەر ڕاستەوخۆش نێنە شەڕ لەگەڵیا ئەگەر ڕاستەوخۆش نێنە شەڕ لەگەڵیا بەڵام لە ڕووی دیبلۆماسیەوە توانین فشاریان بێ لە ڕووی نێودەوڵەتیەوە لە دام و دەستگاکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئەتوانن بڵێن فشاری بخەنە سەر لە ڕووی مرۆییەوە ئەتوانن هەمویان هاوکاری خەڵکی غەزە بکەن و زیاتر هاوکاری قەزیە فڵستینی بکەن وەکو زانیمان ێستا لەم ماوەی پێشتر ئەنجومەنی بڵێن نەتەوە یەکگرتووەکان کۆبنەوەیەکیان کرد بۆ دەنگدان لەسەر دامەزراندنی دەوڵەتی فڵستینی کە نزیکەی 140 وڵات دەنگیدا ڕاستە ڕەنگە دروست نەبێت بۆ سەوە یعنی ئەو دەوڵەتە دروست نەبێت بەڵام ئەوە زۆر گرنگە کە تۆ بگەیتە ئەو دەرەنجامەی کە 140 وڵات دەنگ بدا بۆ دروستکردنی دەوڵەتی فڵستین کە لە بەرامبەردا 12 وڵات دەنگی داوە دژ بەوە کە نزیکەی دە وڵاتی شوازانم بڵێن دەنگی نەداوە ئەینی ئەمە خۆی لە خۆیدا قانجازێکە زیاتر بۆ بڵێن کێشەی فڵستینیەکان بۆ دواڕۆژی فەڵەستینی بەڵێ کاکتەبار لە غەزە هەر ئەوان نییە ئێستا جگە دەوڵەتە عەرەبیەکانی ئێستا لەگەڵ تورکیایە کێشەیەکی گەورەی هەیە ئێستا هەڕەشە لە تورکیا کرێ تورکیاش هەڕەشە لە ئیسرائیل دەکرێت دووەم زۆر وڵاتی دنیادا وڵاتە گەورەکانی ئێستا هەندێک لە وڵاتە گەورانەی دنیا هەندێک ئیجراعاتیان وەگرت مەسەلەن قەدەغەی هاتوچۆی فڕۆکەی جەنگی و فڕۆکەی مەدەنی ئیسرائیلیان بەسەر بە ئاسمانیاندا کرد هەرچی گرێبەستیان هەبوو لەگەڵ ئیسرائیلە کە چەکیان ئەکڕی لە ئیسرائیل یان بابەت هەندێک کەرەستەیان نەنار بۆ ئیسرائیل هەمویان لەغۆ کردەوە ڕایان کرد یعنی ئەمە خۆی بڵێن دەرەنجامێکی خراپە بۆ ئیسرائیل وەکوتم دەرەنجامێکی خراپە بۆ ئەوەی کە فراوانکردنی پانتایی جوگرافی ئەو شەڕە بەنسبەت ئیسرائیل چەند خولەکێکمان ماوە بە کوردی چەند پرسیارێکی سوپاس دەکەم بەس ئەوەی لە غەزە ڕوودات شکستی عەسکەریە بۆی ئەوەی کە ڕوویدا تێنەگەشتم لە پرسیار ئەوەی کە لە غەزە بڵین ڕوویدا کە پێشتر باسی کۆمەڵێک ئامانجی دەکرد تو شکستێکی عەسکەری بووە بۆیە بڵێن شەڕەکەی فراوان کرد بڵێن وەکو شکستی عەسکەری یعنی ئەوەی لەگەڵ ئێرانە بڵێن شەڕەکەیان ئەو شەڕی 12 ڕۆژە بازەکەی جەنابەت نا غەزە بۆ غەزە یعنی مەقسەدت ئەوەیە شکستی ئیسرائیل لە غەزەدا بەڵێ وەکو لایانی عەسکەری کە نەیتوانی بۆ نمونە تا ئێستا بەڵێ بێگومان ئیسرائیل لە سەرەتای طبعا لە پاش ئەو ڕووداوی 7 ئۆکتۆبەرەوە ئیسرائیل هەڕەشەی ئەوەی دەکرد کە لە ماوەیەکی زۆر کورتە ئەتوانێت بە تەواوەتی غەزە داگیر کە وزەفەی غەربیش داگیر کە بە تەواوەتی و کۆتایی بە حەماس بهێنێ بە تەواوەتی بەڵام ئێمە ئەوە بینین ئەو شەڕە بەرەو نزیکە بێتەوە لە زیاتر نزیک لە 2 ساڵە بێتەوە هەتاکو ئێستا ئەوەی کە باس ئەکرا کە ئەتوانێت بە ماوەیەکی زۆر کورت بڵێن هەم حەماس لە ناوبەرێ و هەم غەزە بە تەواوەتی کۆنتڕۆڵکە تا ئێستا نەیتوان و بگاتە ئەو ئامانجەی خۆی و زەرەرێکی زۆری داوە قەت لە مێژووی دەوڵەتی ئیسرائیلە کە چەند شەڕی کردووە لەگەڵ وڵاتانی عەرەبیدا کە چەند قۆناغێکی شەڕ بووە تاکو ئێستا بەقەدەر ئەم شەڕەی غەزە ئیسرائیل تۆشی بە بڵێن زەرەری جگە لە طبعاً زەرەرێکی مادی پارەیەکی یەکجار چووکەم جەنگ مەسرەفێکی یەکجار زۆریاوێ یعنی زۆر جار هەیە مەسەلەن کە درۆنێک بێتە سەر ئاسمانی ئیسرائیل یان ڕۆکێتێکی بالستی
ئەم ڕۆکێتانی کە دەیخەنە خوارە و جارەیە ڕۆکێتێکی نرخی زیاتر لە 5 ملیۆن دلارە، یعنی حساب کە تۆ بەس پاراستنی ئاسمانی ئیسرائیل لە ڕۆکێت و لە درۆن ئەو کاتانەی کە شەڕ بووە، یعنی چەند زەرەری کردووە لە ڕووی مادی و دووەم زۆر جارەیە هەرچی دەوڵەتە دام و دەستگاکانی وەستاوە لە کاتی شەڕی لەگەڵ ئێرانە، جگە لەوەش مەکتەبی وەستاوە، خەسەخانەکانی وەستاوە، دووەم زەرەرێکی مادی زۆر گەورە بە بینا و ئەوانەی ناو ئیسرائیل، یعنی ئەو لەو ڕۆ لە ڕووی مادیەوە زەرەرێکی زۆری کردووە لە ڕووی مرۆییەوە کە خەڵکێکی زۆری لێ کوژراوە، خەڵکی زۆری لێبریندار بوو. لە بەرامبەردا بەڵێ خەڵکیش لە حەماس زۆر کوژراوە، سەرکردەکانی حەماس زۆر کوژراون، هی حیزب الله کوژراوە، ئەمانە زۆر کوژراون، بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکێکی سڤیل زۆر کوژراوە. ئێستا بەپێی ئامارەکان نزیکەی زیاتر لە 65,000 کەس لە خەڵکی غەزە کوژراوە و نزیکەی زیاتر لە 112,000 کەس بریندار بووە، کە هەندێک شارەزا لە بواری جەنگە ئەڵێ ئەگەر بەراوردی کەین لەگەڵ شەڕی جیهانی یەکەم و دووەم قەت لە ماوەیەکی کورتی ئەمەندەدا ئەو بریندارە بۆ کە بە تایبەتی ئەوانەی غەزە زۆربیان منداڵ و پیر و پەکەوتە و ژن بوونە. طبعاً ئەمە لە ڕووی ئینسانیەوە زۆر زەرەر لە ئیسرائیلەدا، زۆر بڵێ ڕێکخراوی مافی مرۆڤ دژی ئیسرائیل، ڕێی خۆی دژی ئیسرائیل بڵاو ئەکاتەوە، زۆر فشاری تر ئەبێت لەسەر ئیسرائیلەوە لە ڕووی وڵاتانی دنیاوە بۆ ڕاگررتنی ئەو شەڕە. بێگومان زیانەکان زۆرن و ئەو ئامانجەی وەکو وتم خۆی باس کراوە، تەنانەت ئێستاش من ئەمڕۆ بڵێ ڕایەکی سەرۆکی ئەرکانی هێزەکانی ئیسرائیلم بڵێم کە بڵاو کرایەوە، ئەڵێ ئێمە ناتوانین بە ماوەیەکی کورد بە تەواوەتی بتوانین هەموو غەزە کۆنتترۆڵکەین و کۆتایی بە حەماس بێن، دەبێت ئیسرائیل حسابی ئەوە بکە کە ڕەنگە ماوەیەکی درودرێژی بێوێ. ئەمجا لەبەرەوە زۆر جارەبینین کێشە دروست دەبێت لە نێوانی سەرۆکی ئەرکان و وەزیری بەرگری ئیسرائیل، لە نێوانی وەزیری بەرگری ئیسرائیل و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئیسرائیل، یعنی کێشە لە ناوخۆی ئیسرائیلە دروست دەبێت، چونکە بە حەقیقەت بۆ ئەوەی کە ئەسڵەن خۆی ئیسرائیل ئەو خەڵکی کە لە ناو ئیسرائیلن لە دوای ساڵەکانی 48ەوە هەمووی لە وڵاتانی ئەوروپاوە هاتوون، یعنی خاوەن دوو ڕەگەزنامەن، بینیمان لە کاتی شەڕەکان بە تایبەتی لەگەڵ ئێران کۆچێکی زۆر گەورەی ئەوانە بۆ گەڕانەوە بۆ ئەوروپا بوو. طبعاً ئەمە ئەبێتە کێشەیەکی گەورە بۆ وڵاتی ئیسرائیل، چونکە ئیسرائیل فێر نەبوو، خەڵکی مەدەنی ئیسرائیل فێری ئەوە نەبوو بەردەوام لە ژێرزەمین دابژین، وەری ئەوە فێرەوە نەبوو بە بەردەوامی ڕۆکێتی بۆ بێ یان درۆنی بۆ بە یان تەقینەوە دروست ببێ. لەبەر ئەوەیە زۆر ئەو کوشت و کوشتاری کە ئەبێت لە ئیسرائیل زۆر ڕێی خەڵکی ئیسرائیلی یعنی جەماوەر خەڵکەکەی دانیشتوانەکەی دژی حکومەتەکەی زیاد دەکات کە ئەبینین زۆر جار هەیە خۆپیشاندانی گەورە لە ناو ئیسرائیلدا دەبێت. شەش خولەکمان ماوە سوپاس دەکەم. دوو پرسیاری تر، پرسیارێکەکەمیان لەسەر تورکیا کە باست کرد پەیوەندی ئیسرائیل و تورکیا ئاڵۆزە، بەرەز وەکو پسپۆرێکی بواری سەربازی پێشبینی دەکەی ئەوەی کە لە قەتەر ڕوویدا بۆ نمونە هێرشێکی لەم شێوەیە بکرێتە سەر تورکیا، پێشبینیەوە دەکەیت؟ لەو بڕوایەدا نیم، بەڵێ ڕەشا هەیە، ینی زۆر جارەیە تەبان ئێستا بنیامین نەتەنیاهۆ یان وەزیری بەرگری ئیسرائیلیش یان سەرۆک وەزیران و وەزیری بەرگری و سەرۆکی ئەرکان و هەواڵگری ئیسرائیل هەموو جاری وا ئەڵێن ئێمە شەڕەکانمان لەگەڵ حەماسا سنووری نییە، یعنی ئێمە لە هەرکوێ سەرکردەی حەماس بێت بژی لە هەر وڵاتێکی دنیا ئێمە ناچارە بین کە ئەو شۆنە بکەینە ئامانجی خۆمان. تر لەبەرەوەیە بەڵێ زۆر جار هەیە هەڕەشە و گوڕەشە لە تورکیاش ئەکرێ کە ئەگەر ئەوان داڵدەی سەرۆکەکان یان فەرماندەکانی حەماس بدەن لە تورکیا ئێمە ئەوانە بە ئامان جەگرین، بەڵام من لەو بڕوایەدا نیم، یعنی چونکە بە حەقیقەت جیاوازێکی زۆر هەیە لە نێوان قەتەر و لە نێوان تورکیا. یەکەم، قەتەر وڵاتێکی بچووکە، یعنی وڵاتێکی زۆر بچووکە بە چاوی تورکیا وڵاتێکی زۆر گەورەیە و دووەم تورکیا وەختی خۆی ئەمبەراتۆریەت هەبووە، یعنی تاریخی دوور و درێژی هەبووە.
ئیمکانیەتی قەتەر لەگەڵ ئیمکانیەتی تورکیا بەراورد ناکرێ لە ڕووی هێزی سەربازیەوە، لە ڕووی پێشکەوتنی تکنیکی سەربازیەوە. دووەم تەنانەت پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و قەتەر لە ڕووی بڵێن پەیوەندی ئابووری و پەیوەندیەکانی تر زۆر جیاوازە لە نێوانی پەیوەندیەکانی ئیسرائیل کە پێشتر هەبووە لەگەڵ قەتەڕە لەبەر و دووەم ئەسڵەن تورکیا هەر وڵاتێکی ناتۆیە، یعنی ئەندامێکی ناتۆیە. اینجا لەبەرەوەی حتمما ئیسرائیل ناتوانانی بە ئاسانی وڵاتێکی ئەندام لە ناتۆیە بکاتە ئامانجی خۆی. ڕەنگە ئەگەر جاجار کە هەڕەشاکە لە عێراق ئەگەر کەسێکی بڵێم بێوێ ئامانجێک بپێکێ ڕەنگاوە جێبەجێ بکات، چونکە عێراق ئەندامێکی ناتۆیە و دووەمیش لەبەرەوەی بە بەراورد لەگەڵ تورکیا جیاوازیەکی زۆر هەیە لە نێوانی عێراق و لە نێوانی تورکیا. ئەتوانێت سووریە بە ئامانج بگرێ، بەڵام تەسەووری من زۆر یعنی زۆر قورسە ئیسرائیل بتوانێت تورکیا بە ئامانج بگرێت. باشە، دو پرسیارم سوپاس دەکەم لە دووخولێکدا، وەڵام من دەیت و سەبارەت بە ئێران و ئیسرائیل پێ دوایە جارێکی دیکە جەنگێکە هەڵبگیرسێتەوە. قسەی زۆر هەبوو لەسەر مانگینۆ، لەسەر مانگینەوەتان دیکەن من هەر لە کوردستانیش خەڵکە بوو نای مامۆسای زانکۆ و شارەزای سەربازیدان و ویستێکی نۆ ئەوانە دەست پێ بکاتەوە. بۆچوونی بەڕێزت چێوەکو شارەزایەک ئەو بابەتانەی کە دیاری مانگیان ڕۆژ ئەکرێ من بڕوام پێ نییە حەقیقەت، یعنی ئەو بێژبینیانەی کەڵێ مانگی نۆ ئەکرێ، مانگی یانزاکرێ، مانگی داکرێ. بەڵێ ڕاستە ئێران لەگەڵ ئیسرائیلە کەوتنە شەڕێکی 12 ڕۆژانە، زەرەرێکی گەورەیان لە یەکتریدا، هەم ئیسرائیل زەرەری کرد هەم ئێران زەرەری کرد، لەبەر ئەوەیە قوبوڵیان کرد شەڕەکە ڕاگرن. بەڵام ڕاگررتنی ئەو شەڕا لەسەر داواکاریکی سەرۆکی ئەمریکا بۆ ترامپ بووە، یعنی هیچ ڕێکەوتنێکی فەرمی نییە نە لە نێوانی ئێران و ئیسرائیل بۆ بە تەواوەتی ئیتر شەڕ نەکەن لەگەڵ یەکتریە، و نە لەگەڵ لە نێوان ئێران و ئەمریکاش هەیە هیچ ڕێکەوتنێکی لەو بارەکە نێڵن جاریکە ئەو شەڕە ڕووبدا. لەبەرەوەیە مەسەلەی شەڕ کراوەیە. پەیوەندی بە چیەوەیە؟ پەیوەندی یەکەم بەوە هەیە ئایا ئێران هەر بەردەوام دەبێت بۆ پشتیوانیکردنی حەماس و حزب الله و ئەو لایەنانەی کە بە بەرەی مقاومە حسابەکرێت. طبعاً ئەمە ڕەنگە بێتەوە کارێک بۆ جارێکی تر ئەو شەڕە دەست پێ بکاتە. ئەو یەکێکیان. دووەمیان ئایا ئێران بە تەواوەتی ئەگاتە ڕێکەوتن لەگەڵ پشکردنانی بڵێن ئەوانەی ئەتۆمی یان پیتاندنی یۆرانیۆمی نێودەوڵەتی و ئەوە گەیشت بە ڕێکەوتن. ئێران هەز دەکەم لە دوای ڕاگررتنی ئەو شەڕە لەسەر هەموو ئاسەکان، لەسەر ئاستی وەزارەتی دەرەوە، لەسەر ئاستی سەرۆکی کۆمار پزیشکیان و عێراقچی هەوڵێکی زۆر ئەدەن بۆ ئەوەیە کە خۆیان نەخەنە شەڕەوە جارێکی تر لەگەڵ ئیسرائیل و بە تایبەتی بە پشتیوانی ئەمریکا کە ئەوان شەڕەکەن خۆ لەگەڵ ئیسرائیل شەڕ ناکەن، لەگەڵ ئەمریکا و هەموو وڵاتانی ئەوروپا شەڕەکەن، چونکە ئەوە بەرەیەکە. لەبەرەوەی ئێران لەسەر دوو شێواز کارەکە. یەک پەیوەندەکانی خۆی پتەوە ئەکاتەوە لەگەڵ رووسیا و چین و کۆریا و ئەو وڵاتانەی تر، یعنی ئەو بەرەی کە دژ بە بەرەی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا. لە لایەکی تریشەوە هەوڵ ئەدا بە شێوازێکی دیبلۆماسی بڵێن بگاتە ڕێکەوتن لەگەڵ پشکدەرانی بڵێن ئۆتۆمی لە ئێران. تەنانەت من هەندێک لێدوانم بیست کە ئێران ئامادەیە تەنانەت پیتاندنی یۆنانیۆم کەم گاتەوە بۆ ئاستی ئەوەی کە پێویستی بۆ بەرهەمێنانی کارەبا و بۆ کارێکی تری کە بڵێن پیشەسازی نەوەکو بۆ دروستکردنی بڵێن چەکیە تۆ. پێ دوای بەم زوانە ڕووداتەوە دیارە ئێران سەرکەوتوو بووە. حەز دەکەم ئێران لەو ڕۆوردەوەدا سەرکەوتووە بێت. پێ دوای جەنگێکە ڕووداتەوە بەم زوانە هیچ دیارە لەو ڕۆوە بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ پێ دوای جەنگێکە ڕووداتەوە بە کورتی بێ سوپاس دەکەم. تێ نەگەیشتم بەخوا ببوورەوتم پێ دوای جەنگێکە ڕووداتەوە، ینی ئەگەری ڕوودانەوەی هەیە لەو ماوە نزیکەدا هیچ ئاماژەیەک هەیە بە کورتی بێ سوپاس دەکەم. ئەمە خۆی من بۆم باس کردی کۆمەڵێکی ئەگەر، یعنی ئەگەر یەکەم ئێران لە ڕووی ئەوەی کە داوای لێکراوە کە ئەبێ هەوڵ نەدا بۆەوە دەستهێنانی چەکی ئەتۆمی، ئەبێ
پیتاندنی ئۆرانیان کەم کاتەوە ئەبێ پشکەرانی وزەی ئەتۆم کاری خۆیان دەست پێ بکەن لە ئێراندا. ئەمە لایەکی بابەتەکەیە کە زۆر گرنگە و لەو ڕۆوە ئێران گەیشتە ڕێکەوتن لەگەڵ پشکەرانی نێودەوڵەت. یعنی هەوڵی داوە لەو ڕۆوە متمانەیەک بداتە ئەمریکا وڵاتانی ئەوروپا کە ئەو نیازی نییە چەکی ئەتۆمی بڵێن بەرهەم بێنێ. لە ڕۆکەی ترەوەکو واسم کرد، یعنی ئەوە سێتەوە لەسەر ئەوەی ئەو بیانوانەی تر کە ئەڵێ ئێران پشتیوانی زۆریان چەک و تەقەمەنی ئەنێرێ بۆ حزب الله و بۆ حەماس و بۆ لایەنەکانی مقاومە و ئەوانە بە بەردەوامی هەڕەشەن بۆ سەر ئیسرائیل یان هەڕەشەن بۆ سەر ئەو وڵاتە ئەمریکاش دەڵێ هەڕەشەن لەسەر ئێمن لەگەڵ ئەوروپاش هەروواڵێ. لەبەر ئەوەیە وەکوتم هەز دەکەم ئێران ئەیەوێ بە سیاسەتی دوای ئەو شەڕە 12 ڕۆژە هەم لەلایەن سەرۆک کۆمار هەم لەلایەن عێراقچیەوە هەم یعنی هەوڵ ئەدا کە گرژەکان کەم کاتەوە کە هیچ هەلێک نەدا بەدەست ئیسرائیل و ئەمریکا و هاوپەیمانەکانی کە شەڕ بە ئێران بفرۆشن و ئێمەش هیوادارین بگەنە ئامانج لەبەرەوەی ئەو شەڕە بەس تەئسیر لە ئێران و ئیسرائیل ناکە. ئەگەر خوا نەخواستە ئەو شەڕە جارێکی تر ڕوویدایەوە تەئسیر لەسەر هەلومەرجی عێراق دەکا، عێراق لەسەر کوردستانەکە، لەسەر ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە. یعنی ئێمە هیوادارین ئەو شەڕە ڕوو نەداتەوە جارێکی تر و ناوچەیە بەهێمنی بمێن. زۆر سوپاس دەکەین فەرێق جەبەر یاوەر شارەزای بواری سەرباز، زۆر سوپاس دەکەین کاتماگرتی. سوپاس بۆ ئامادەبوونتان. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم. خواتان